دەی بەهاتایی بۆ لای خۆم دەی باوەتوێتی سەرقەوی منیش سەرم قەویە سەری قەوی مەغزی واتیە بۆ ناڕەحەتەی مناڵەکە ئەمیشار حاڵی ناوێت ئەگەر گەرەکتانە ڕێک مناڵەکە خۆشحاڵ بێتێ بۆلاتان بێژە وەڵا ڕاستەکەی وەڵا لەبەری ئەو دوو پیا دەستی و دوو پیاوایە پێوتەسە حەقیەز ناڕەحەت بووی منیش انتظارم نەوە واتە پێبێژێ وەلێ ممکنە دایکچ ناڕەحەت وێت ئەوەڵ شەریک بووە تەکیا تا بزانێت دەرکیەکەی جا لەولا نەسیحەتی بکەین ئەناتۆ هەریەتەکان نەسیحەتەکەی چۆنەوێ ئەگەر ژنێک ئەتراستان لێکاژی دێراتیتە سۆ بێژە وەڵا ڕاستەکەی حقیقەتەن ئەم دێر بێت و یەکێ بناتە سەری کارۆ سەخت معزەرەت اعتراف بکەوە شتەکە ئەگەر ڕاستە جا لەولا تەوجیه بکە دەی با دێر هاتوومە خۆ نامری چییە وا بێژیتە ئیتر دەواازە و گشتی بەستێ پس بزانن تەرەف چه ئەحساسێکی هەست ئدامەی ئەحساسەکەی بوێن تا ئەوە باوەڕی پێتان کرد دەرکتان کرێ جا لەولا تەوزیح بوێن قانونێکی تر بۆ ئەم شتە ڕاهگوشاییە ڕێوەمەوە سندە کاورا من ئەوێنم لەم کوردەواری خۆمانە بازە ڕسمی غەڵەتە ێژە دەیبرا با من گلەیی لە دژمنێ بکەم ئەم گلەیی لە کەسی خۆیەکە سێ دەلیل هەست بۆ گلەیی هەر سێدانەکەیان غەڵەت یەک سۆ گلەیەکەی لە من ێژی برا ئەمە سەر کەڕێت خەڵکم کردی بۆ نایە بۆ ماڵ دەیبرا خۆشم لێ نایە ڕووم نییە بێژمی پێ وەختی خۆشم لێ نایە بێم بۆ ماڵی ئەفسوردە دلی ئەفسوردە کۆنات ئەنجومەنی ڕا من خۆشم لێ نەیە بێم بۆێنە شەرێکی چێمە دەست و خاستر ناهاتوو ئیتر گلەیم لێ مەکە یا برا ناتوانم بێم کار و مشکڵاتی زندگی نایەڵێ بێم دەی خوا زۆرەکە لە کەسێ نەتوانێ واتۆ گەرەکتە زۆر بکەی وسعەتی هاتنم نییە دەسەڵاتم نییە وەختم نییە دەرامەدم کەمە بێم بۆ ماڵی تۆ دووچاری گێچەڵەوم بۆیە نایە پس حەق نییە گلەیی بکەی ئەگەر وایێت ئەمە دوو دەلیل سێومین دەلیلیان نە کارم هەست نە قینیچمە لێ خۆشیشتم وەرەکە کاریچم نییە بێکارم قەوەتم نی ئەها بازێ وەخت قەوەتمان نییە هەڵبسین ئاو بخۆین تینی هیچمانێ بعضی وەخت ئەم قەوەتی نییە بچوە سەر بووە لەیەکێ چ زۆرێکەی لە ئامێکی بێ قەوەت بێریتی بۆ ماڵ تۆش بێ حاڵەکە چون ئەنەرژی مەنفیە ئەنەرژی موسبەتی نییە شەونشینی و میوانی بۆ وەختێکە ئەم شەکەتی دەربچووە ڕۆحی ئازاد بێت پس وەختی ئەزانن کاورایەکتان سپڕانە کەڵە سوچێ مەحکوم بووە ویتر هیچ ڕێیەکی نەماوە وازی لێ بێرن با درۆیەکیش نەکا بانێژە دەیبرا دەسم خۆشوێژی چی چۆن نەماوەنەت ڕاهێ گوریز دەست بگیرە سەر شەمشیرە تیز ئەم تا وەختی ڕاکا شمشێرە نەوێنێتەوە قسەریا ڕێ بێ گەیوە سوچێ ڕێی دەرچوونینە و دەسەواتە بەری شمشێر ئیتر گوێی نییە لەوە دەسی بوڕێ تا وەختێ من بێ احترامی ناکەم خود مختاری تۆ ڕسمیەتە ناسم درۆ ناکەم سەریحم تۆ زۆرم بۆ نێری ئەوە زۆر بۆم هاورد ئیتر نەتوانم دام بم هەم درۆکەم هەم بێ احترامی پێکەم هەم دەیشتەکەم هێوە بزانن کەی ئام توو ڕێوێت وەختی حەچی ڕێز لێوەسی ژنێکە شوەکەی دێراتە سۆ ێژێ لە کوێوی ێژێ لە فڵان و مێژە زەنگمدا نەوی لەوێنێ ێژێ ئەوە وەختێ تۆ زەنگدا مۆبایلەکەم خامۆژ خوار و ڕشکەوە مۆبایلەکەس لە ماڵ حەچی ڕێز لە شوەکەی وەسی شوەکەی ێژێ دەی دەسم خۆشە ئیسایەژی چی ئەمە ئیتر گەیان یەسە بتەوی کە چۆن بلەتافەت بەرنەیایەت کار سەر بە بیحورمەتی گوزارەت ناچان ڕەفیقێتان تا ئاخر دەرەجە مەچن زانیتان درۆی کردێ پشتی لێ هەڵکەن ئیتر مێڵن سوورتر بێتەوە گوزەشتی لێکەن خۆی زانێت چەندێ عەزیزنیەوە وا گوزەشتەکەن قانونی تر قانونی ڕازداری و پەردەپوشیە ئەم دوانە وەیە داستانیێژم هەرتیانە خەمە ناویە داستان داستانەکان من هەمتر یێژمی وێ ممکنە شتێوە سەری ژنێکاتێ شەبیهی هەرەویچەوە سەری پیا هاتووێ ئەگەر داستانیێل دەرمەوردی پیاوە لەوێژدێ پیاوەل عیبیان گمە ژنگەل عیبیان دیارە پیاوێکی بیاوەڕووە چوار لە شارێتر ژنە خوازێ وەلێ ژنێک مشکڵی هاوە ملیا خۆ ناتوانێ بچوە لە شارێتر بێژە بێن بمخوازن بۆ خۆی هەر لەو محەلی خۆیان ئەمێنێتەوە ئاوڕوویە چوە ژن مەحدودێتی فرست لە جامعەیەما احترامیان پێ نەکەین ئەم داستانە داستانی ژنوپیایەکە من ئەگەر ژنەکە لێرانە بێ احترامی پێکرێ قەستی بێ احترامی منیە داستانەکە واینەس ئەژن پیاەک ژنێکەوێت فرە بینیان خۆشەوەیەکۆ و پیاکەیش ڕەفیقێکی فرە دڵسۆزی هەست پیاکەش شغڵی جۆرێکە لەم شارەکە چوە بۆ شارەکە مانگێ نایەتەوە دەڕۆژ نایەتەوە ڕەفیقەکەی ئەوێنێ لەو مدەتە ئەمنیە لە ماڵا ژنەکەی کەسێلێک ئامۆژەی ماڵیەکەن پێی سەخت ڕوویی نییە هیچ بێژێ عاقبەت تااقەت ناوە بانگی ڕەفیقەکەیەکە ئەژێ فڵانە کەس تۆ ئەتمادی هەسووە من خۆ
خۆشتم وەرەکە و درۆ پێ ناکەم ێژێ چۆن ئەعتمادم نییە ئەرێ وەڵاوەقەی هەردوو چاوم ئەعتمادم پێ ێژە دەی بەخوا شتێک هەز ئەر قەوڵم پێ بەی بازی نەکەیت و نەیکەیتە قاڵ و ئاوڕووی من و خۆشت و ئەفرادی تریژنەوەی بۆ تێژم قەوڵی لێسێنی ێژە دەی وەڵا حەقیقەتە مەسەتوانیەی ئامۆژەی ماڵتەکەن ئەو ژێژە دەی باشە من تا تاقینەکەمەوە قسە ناکەم شەنیدەن کەی بووە مانەندە دیدەن ێژێشێ خۆم بینن ئەچوات بۆ تاقیکردنەوەی ژنەکەی ێژێ ئەوا من بۆ سەفەری عێراق قەچم تا 25 ڕۆژ 20 ڕۆژی تر نایەمە و ئەوە خەرجی و ئەوە وەسایل و خوا حافیز وێڕ سوح ئاوە چاکە ئەڕوا و خێڵڕەش بوون تێتۆ خۆی لە سوچێکا داگرێت ێژێ بزانم دەنگ و باس چی متەوەجێ بەڵێ حقیقەتی هەست کەسێک ها لە ماڵیان ئەم کلیلی دەرگا و باڵی خۆیان هێست تێتۆ ماڵ بێدەنگ ئەچواتۆ دەر ئەچوا و قەرێ خەیارە سێنێ و قەرێ نان و تێتۆ بۆمە تێت زەنگی دەرگاکەات تەقی دەرگاکەن لە جێوێ وەکلیل ناچواتە ماڵ زەنگان کاوراوە فەلەتێ خۆی دەرگا بازەکە یارەی خەلافکار دەرگا بازەکەەوە میژ ئای فڵانێکت لێرا چیەکەی خاوەن ماڵ لێ وەڵا هاتووم سەرێکتان لێ بووم ژێ دەیبێرە با بچین و ماڵەژێ نەبرا بەخواشە بڕۆمەژەوە خوا تێیتە ماڵ هەرچێک کاورا زۆرەکە بڕوان نایڵێ بڕێژەوە خوا تێیتە ماڵ دەست ێرێەوە ئێواتەوە ماڵ و مەرحەبا و سڵام و خۆشتەوازەی گەرمی ژنەکەیەکەوە ێژە ئاکورە ژنەکە بەخوا سەفەرەکە ڕێکی نهات و مامەڵەکەم ڕێکی نهاتەوە هاتوومەسۆ ئاو خەیارە سەوزە قەشەنگە تازە ئاوردمە بیشە ڕۆ با نان و خەیارێ بخوێن تکێم پیا کاورایش هەر دەسوەدە ساڵاخکەوەم هیچ نایژێ یەکدا نان و خەیاری باشی تەکە خوا و ڕەوانەیەکە و خوا حەفیزوی پیا و چوو تێتەوە بەلای ژنەکە ێژێ ژنەکە من لە سەعاتی فڵان و وامە فڵانە جا ئەمە گشتی ناو نیشانەکە ئەوە وتم با و پیاوە نەزانێت ئەو ڕوومانەوات ئەی کاتە قاڵ مەردم تێرێتە سەیرمان ئەوی چێوانەوە ئەینە نەملمان هەر ئەوە وا بووە خۆم و خۆت و ئەو پیاوەی زانین ئەوە ئەو چوو کاری پێمانۆ نیە من و تۆی زانین بێدەنگ ئیسا ئەتۆرەی ئەچیتەوە بۆ ماڵی خۆتە هەرچێ پیا ئەهەنێرمە شوێن و یێژی نایەم و حاشاکەی هەرچێکم کرد نایێت و ئاخرەکەی من مەجبورەکەی تەلاق بووە با کەسیش نەزانێەوە کارمە وەم جۆرە ژن ئەچواتەوە هەرچێ پیا هەنێرێتە شوێنی نایەتەوە عاقیبەت تەلاقیەوە تەلاقیا و کاورای خوازی کاورای خوازی و بینێکی پێچێ شغڵی ژنەکەی تر هەرەمە وەسە ئەویش گرفتارەکە ڕۆژێک کاوراتێتەوە چی قاڵە لە لای ماڵی ئەو کاوراوە وای کردێسێ ئەچوا وێنێ چی کاورادایە لە کسەری کاورای شکاندی و کاورایش هاتون و کەلەپچیان کرۆ ئەی واوێژێ ئەمە چییە ئەژە کورە هەم بێ ناموساتی هەڵی کرۆ قەی دەلاقەکەمانە ئەمیش دەمەواتە لای گێژە ئەی بێ عەرزە نەتوانی نان و خەیارێکی پێ بێت و کەسیش پێتان نەزانێت یعنی ئەمە هەرە و نانی خۆتەسا هاتێ سەڕێوە ئاغەمێکە گەرە کێسی ارتباتی موافق بێ ڕازدارە ئاغەم دڵی هەرچێ قسەز نایدێرێ ئینسان وەلای ڕەفیقەلی و بازی قسەکە چتی مهمتان بنەنە گاو سندوقی محکەم تەڵا منە نەبەریکەلەوەر ماڵتان پوڵی نەختی واتیان میابانێکی بۆ جێبێڵن ماشینەکانتان وە بێ دۆستگیر و وە بێ کلیل دامنن کەوشی تازەتان سندێ ئەترسن بورێت بینەنە دەڵقێک سەرپاییە بێرن بۆ مزت ڕازداری یعنی ئەمە ئەگەر شتێک هەست بۆ موهیمە مێژی بۆ خەڵک ڕاز لە دەم دەرها زوان پێیزانی دوانیش پێزان و لە دوایەوە دوان پێیزانی خەڵکیش پێزان پس ڕاستان مێژن و ئەگەر ڕاستان وەلای کەسێکەوت با ڕازدار بێ و ئەگەر گەرەکتانە خۆشەویستی خەڵکون ڕازداری خەڵکون قسەی خەڵک دریاپێتان ئەمانەتە هاتۆ بۆی بێناونیشان مەیگەنۆ پێچی نەوا لە بیری بچوات بێژێنە داسۆپێ خاوەن ڕازەکانیش تا خۆیان مەجبورتان نەکەن قسەکەیان بۆ مەکەنەوە ئەمە هێوە ئەمینەکا بۆ خەڵک محمد صلى الله عليه وسلم واينا اميني جاهل ولو بر لپیغمبري رازياني هلاورد گاو صندوق نو طلعان پیدا يورد لو کجانه لجري بردا هل يورد بيان تا وقت گرکانو برتيو بي بان نو خو كليلي محكم نو درغاتولي نو چی بری دزيورد ام جورشتانه او انساني واينا گورا کردو یکی تر لقاعده كان پرده پوشيه راز من و ميلي خم تيرميه كم بوتو من اگر میلم نیه تو رازی من پی نازانی خون قصه بو کم پس هلی اعتمادم پیو کرده جنکان تان رازکیان و دولاتانو رفیقکان تان رازکیان و دولاتانو اگر رازی خلقک و ولاتانو لوقتی شر چا برملای مکه بوی پیتیجم مدر پرده کس لجری پرده توش عیب و عارض هست پرده پوشی موضوعی بعدی مانه
ئەها مناڵێک خەریکە گەمەوە کاتێکی مناڵێکی ترە لە ماڵێکا و مناڵن 6 ساڵانن شاید بۆ خۆشتان پێش هاتوێت بۆ خۆمان پێش هاتوێت گەمەوەکەن ئیتر مناڵە باەکی لێ ئەوێتەوە مناڵەکە دوو سێ پیا و ژندانشتن یەکیان ئایەوە چیو دەستەکەنە کەرین پیا و ئەم مناڵە 6 ساڵێتی هەنۆز گوناح لەسەری نانووسێت ڕەنگی زەر دەوێتەوە شتێ واوە دەستی و خەریکەی خوایتر نایخوا گەمەکەی لێوێتە کوفت ئەچواتە ئەو تاقەکەتان میوانەکانە شتۆ نایەتە دەر تا ئەو ڕۆژە بمێنێت ئەو ئامەلیەوە لە بیرا و ئەزانێ عەقڵیان چەندێکەمە هەرچی ئەو گەورەوەی ئەمان بچووکەونەوە لە بەرچاوی شەوێکی تر ئەو مناڵە خەریکە گەمەوەکە هەر دەسەیەتر مردم دانیشتین هەرەو مەسەلەیە بۆ پێش دێتەوە ئەسڵەن تەکانێ نانە خۆیان یانی هێمەزانیمانێ رازی کەوتێسە دەرەماندایە پۆشن لە ڕازاوتم ڕازداری کاوراتی ڕاز بێژێ لە پەردەپۆشیە عیبی کەوتێ دڵیی پێوە نەو خۆڵ کەناوڵە چاو بقچە مێژی ئەچینە ملی عیبی مردما بازێ وەخت بیشارەڕوو لاو وەختەوە کاورا گوێی وا پێوە خۆی کاتە ناوەڵە مناڵەکە زەر دەوێتەوە سووری چەوێتەوە قەرێ ئەڕوانێوان نێنزانێ شرۆکاتەوە گەمەکردن شرۆکاتەوە بازبازان و شۆخی و کەیفەکەی گەورەوێ ئەزانێ ئەمان چەنێ گەورن ئەزانێ زانیان و پێی ئەزانێ خۆیانیان کردوە ناوەڵە حتا ئەو ڕۆژە بمرێ ئەم دوو ئامۆ ئامێکی گەورەتر لە خۆی ئەزانێ حەزەکار مشکڵێکی بوو ئەمان پێی بزانن ئەر گرفتارێکی بوو بێرەتی بێژێتی بۆ ئەمان چون پەردەپۆشی ئەون بەحسەکەمان ئەحساسەکەم فرە توولانی بووەسۆ نەخێر فرە توولانی نەوە سوهاینە دەوری 50 دقیقا قەی ناکات 1-2 دانەیتر لە شتەکانتان بۆێژم یەکێکی تر لەو شتانە لە ئەرتباتە ئینسان پیرۆز ئەکا ئینسافە منسف بوون لە قسەتانە قسەکان جۆرێ بکەن کوتێکی تەخفیف بوون زیایی نەکەن کاورا هاتێ وەلاتانەوە شتێکی وتێ گشتی مێژن تۆزێکی بێژن نەوە تەحەمڵی نوێت مقدارە یعنی هەرو جزئی گەرایەسە لە ڕەفتارتانە نسبەت بە ئەو ڕەفیقتانە و نسبەت بە بێگانەکە صادقانە ڕەفتار بکەن گەر ئینساف و بێت تەرەفی پاڵدەستێکی ئیتر ئینتزاری کاری خراوی لێو نییە ناکاتە واسطەی تەقەلب و پارتی و ڕشوە بوێنێت نسبەت وە خۆ عەداڵەت ڕعایەتەکەی نسبەت وە برا نسبەت وە خۆشکە وەڕەحەتی پیشنەهادی ڕشوە و پێناوە وەڕەحەتی پیشنەهادی زوڵم و پێناوە ناکاتە مەعاون و مشاوری کارێلی غەڵەت گەرەکتانە غەڵەت و سەختی لێتان دوورکەوێتەوە ئەم شعرتانە لەبیراوێ ئەو ڕۆژە زانیم هەر خاسە خاسە بازاڕی خراو دایمە کەساسە ڕاستی موجبێ ڕزای خوداست کەس نەدیدەم گۆم گەردە دەست ڕاهی ڕاست وەزانمە بەحسەکەمان بۆ ئیمشەو هەرەونەیە بەسە فەقەت ئەو نەتانە لە بیراوێت فیلسوفێکێژێت تەنیا قسەوێلێکە تایسانەم کردووە زەرەری نەوە بوو ئاغا مەرزانی ناتوانێت قسە بکە قسە نەکا خاسترە ئاغامێکە هیچ نێژێت غەڵەتی کەمترە نامەی نەنووسیا و غەڵەتی نییە ئیملای نەنووسیا و بیسەرێت هەمیشە مەجبور نیان قسە بکەن تا قسە زەرورەت نەوێت مەیکەن حەکیم ئانگەه کند سخن آغاز یا سر انگشت سوی لقمه دراز که زنا گفتنش خلل زاید و زنا خوردنش به جان آید نان وقتی بخن نيخوان لبين بشنو قصة وقتی بكن نيكن زرري هالبسي على عايز متركوتاكم والسلام عليكم ورحمة الله وبركاته جلسة عنده إن شاء الله بين يانين من مسافري شاركي دورم احتمالا نجيم بيمو وحاولوا قوي جلسة عنده تينو يا حقوق كودكان تان بويجين يا روانشناسي بيريتان